خانماکتەری بەنێوبانگی ئەمریکی کێلی مێگەڵز دەڵێت ژیان گەشتێکە پەیوەندی بە گەشە و گۆڕان و خۆگونجاندنەوە هەیە لەگەڵەوەی تۆ کەیت و تۆ چیت و کێت خۆش دەوێت و تۆ چیت دەوێت. زایەڵا بە گوڵبژێرێک لە جوانی و داهێنان و خەمەکانی مرۆڤ و ژینگە و ژیان دۆستیەوە هاتەوە دیدنی ئێوە. سڵاوی ئامادەکار و پێشکەشکاری زایەڵی داهێنانتان لێبێت. قەڵات زێ دەچێ بۆ ئەمریکا. سەرەتا بابەم هەواڵە خۆشە دەست پێ بکەین. دەرهێنەرێکی کورد و میوزیک ژەنێکی بەتوانە بە فیلم و کلیپێکی میوزیک بەشداریان کردووە لە فیستیڤاڵێکی گرنگی ئەمریکادا. فەرهەنگ و جوانبینی و ڕنگڕێژکردنەوەی شارستانی لە ئاستێکی بەرزی جوانبینیدا خەمەیەکی گەورەی پشت ئەم دوو پرۆژەیەیە. ڕێباز مەجید بۆ زایەڵا میوانداری دەرهێنەرەکە و میوزیک ژەنەکەی بۆ کردین. فستیڤاڵی ئیندۆ ئەمریکا ئینتەرناشۆناڵ فیلم فستیڤاڵێکە لە فستیڤاڵە ناسراوەکان لەسەر ئاستی جیهان کە ساڵانە فیلم یاخود ڤیدیۆ کلیپ لەسەر ئاسی هەموو دنیا کۆ دەکاتەوە. 2000 لە ڕێگەی لیژنەیەکەوە دەست بە پاڵاوتن دەکرێت و چەند بەرهەمێک دەچێتە خۆناغی کۆتایی یاخود فیناڵ. خۆشبەختانە ئەم ساڵ دوو بەرهەمی کوردی لە ئێوە وەرگیراوە، هەمووەکو ڤیدیۆ کلیپ هەمووەکو فیلم کە هەردووکیان کاری منن. ڤیدیۆ کلیپی ناڵی چیە کە چەند ساڵێک بەر لێ ئێستا لەگەڵ ئەزیزانمان لە تەلەڤیزیۆنی خاک تیڤی بەرهەممان هێناوە کاری میوزیکەکەی هونەرمەندی ئەزیز و خۆشەویستم کاکە ڕەبین جەمالە کە یەک بوو لەو بەرهەمە جوان و نازارانەی کە بەرگوێم کەوت بەڕاستی بە شانازیەوە ئەرکی کلیپکردنی ئەو بەرهەمەم گرتە ئەستۆ خۆمەکو دەرهێنەر و سینارست. ئێمە خاوەنی دنیاە کەلتوری جوانی گۆرانی و مۆسیقا و پڕ لە ئامێرین. سەرەتای دروستبوونی ئەم کارە جوانەی ناڵەی چیە لەوە دەستی پێکرد کە هەر لە سەرەتای دروستبوونی کوردەوە ئامێرێک هەبوو کە بەداخەوە ئێستا لە زۆربەی شوێنەکان نابینرێت کە زەمانێک هەرچی جوانی گۆرانی مۆسیقا هەبوو لەو ئامێرەدا کۆکرابووە. بۆیەوە من وەکو ڕێبین بڕیاری ئەوەمدا کە بەم ئامێرە کوردیە پڕبەهایەوە جارێکی تر بێمەوە ناو میلۆدیە جوانە کوردەواریەکان. فیلمی گێتینگ باک کە نووسینی هاوڕێ ئەزیزم کاک ئامانج ئامینەیە، خۆم کاری دەرهێنانم بۆ کردووە. فیلمەکە زیاتر وەکو تاکێک بەراوردکردنی تاکێکە لە ڕابردووە لە ئێستادا و بەرکەوتنی تاک لە ڕابردوودا لەگەڵ سروشت و ئێستاش لەگەڵ مەسەلەی تەکنەلۆژیا و ئەو جیانە تازەی کە ئێمە تازە خەریکە پێی ئاشنا دەبین و ئەو مەترسیانە چیە لەسەر تاک و ئاوردانەوەیەکی گەورەیە لە ژینگە و دەکرێت بڵێم زەنگێکی ئاگادارکردنەوەش بوو بۆی کە پێشاتەکان وەکۆی کە ئێستا گۆڕاون مەسەلەی ئەو نەخۆشی و پەتا نەفرەتی کە هەیە زەنگێک بۆی کە ژینگە ڕۆژێک دەکەوێتەوە مەترسیانەوە. دەبێت هەوڵی ئەوە بدەین کە لە ڕێگای هونەرەکەمانەوە بگەین بەو لووتکەیی کە ئێمە دەمانەوێت جوانی وڵاتەکەمان و پیرۆزی وڵاتەکەمان و هونەرەکەمان نیشانی دنیا بدەین. فۆتۆگرافەر و ڕۆژنامەوان و بەرهەمهێنەری کاری سینەماییە، خاوەنی چەندین پیشانگا و پرۆژەی فۆتۆگرافەریە، بەشداری کردووە لە چەندین پیشانگای جیهانی لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا و کوردستان. لە نوێترین پرۆژەی فۆتۆگرافەری لە ئەڵمانیادا بە 2 فۆتۆ بەشداری کردووە. ئەو بە کۆمەڵێک خەون و پرۆژەی جوانەوە هەنگاو دەنێت. ئێستاش ڕەوەن جەواد میوانی زایاڵەیە. ڕەوەن جەواد بەخێر بێی بۆ دەنگی ئەمریکا بۆ بەرنامەی زایاڵی داهێنان.
زۆر سپاس کاگاسۆ ستافی زارەدانان و بەرنامەی زایالدانان بۆ میوانداریە و سپاس بۆ تۆ کاگاسۆ. هەر بژین زۆر سپاس دەکەم. ڕەوەند با لە تازەترین پرۆژەی تۆ دەست پێکەین. بەشداری ئێوە لە پیشانگایەکی بەرفراوانە لە ئەڵمانیا بە ناوی بێدەنگیەوە. ئەم بەشداری ئێوە چۆن بوو؟ هاوکات چەند کەس بەشداریان کردووە لەم پرۆژەی فۆتۆیە لە ئەڵمانیا؟ خۆ دەزانی کاتێک ئەو ساڵ کۆرۆنا جیهانی گرتەوە، کۆرۆنا تاسیرێکی زۆری هەبوو بۆ هەموو ئەو سێکتەرانە، بەتایبەتی هونەر زەربەیەکی زۆری بەرکەوت، سینەما، فۆتۆگرافی، شێوەکاری، هەموو سێکتەرەکانی هونەر، بەڕاستی بەشەکانی هونەر. بەڕاستی پێش 4 مانگێک ڕێکلامێکیان بڵاو کردبەوە شارەوانی ناوچەی کەسای ناوچەیەکی گەشتیاریە، پێشتر نمایشم لەگەڵیان هەبووە، پێشتر لەوێ ژیانم کردووە ساڵێک زیاتر، ئەو کۆنتاکتە هەرماوە، دوایەوە لەلایەن کۆمەڵێک فۆتۆگرافەوە لە دەرەوەی ئەڵمانیاش بەشداری پێکرا و من چەند فۆتۆگرافێکی کوردیشم ئاگادار کردەوە، بەس لەو لێژنەی دادوەر نزیکەی 50 فۆتۆگرافی هاتۆ بەردەست لە فۆتۆکان، 15 فۆتۆگرافی هەڵبژاردبوو. من 2 فۆتۆم بەشداری پێکرد بوو، یەک لە فۆتۆکەکان تازەترین پرۆژە بوو لەناو وەزعی کۆرۆنا بوو کە گرتوومە و لەناو ماڵێکی بێدەنگ و باسی ئافرەتێک داکاتن، چیرۆکێکی بەستومەتەوە بە چیرۆکی کوردستان کە هەمیشە ئافرەت بێدەنگ دەکرێت، کۆمەڵگایکی پیاوسالانیە بڵێ نەڵێ، لەبەرەوەی هەمیشە ئیشەکانیشم ژن بوونی هەیە، بۆیە من هەمیشە فۆکسم لەسەر ژنی کووردە، کارکتەرەکانیشم هەمیشە حەزەکەم ژنی کورد بن، بەس لێرەش لە ئەوروپا زۆردار کێشەم بۆ هەیە کە دەست ناکەون، هەتا کارکتەرێکم بۆ دەستەکەوێت ئافرەتەکە کورد بێ، بۆ من زۆر گرنگترە، بۆ من زۆر باشترە لەوەی کە ئافرەتەکە بیا، بەس هەمیشە ئیشەکان بوون. بەڵێ ڕەوەند هەڵبەت تۆ بەشداری تریشە کردووە لەگەڵ هەم پیشانگای تایبەتت هەبووە لە ئەڵمانیا و هەم بەشداری تشت هەبووە لە وڵاتانی دیکە و لە کوردستانیشە. ئەکرێ باسی گوڵبژێرێک لەو بەشداریانی خۆتمان بۆ بکەی؟ بڵێ لەوەی کە ئێستا لە 2015 لە ئەڵمانیا دەژیم وەکو پەنابەرێک، ئەوەی کە ئێستا لە کوردستان کە چەند پێشەنگایەک هەبوو وەکو هاوبەش بوو، بەس ئەوەی کە لێرە کردم پێشەنگاکانی کە ئەڵمانیا 7 پێشەنگان تا ئێستا بەراورد بەوەی کە لە کوردستان بۆ من ناکە بەڕاستی پێ بڵێم، چکە لەوێن دەر کللتور لاوازە، ڕێزی هونەر ناگیرێ، بە تایبەتی فۆتۆ بەراوێز خراوە، تێناگەن لە فۆتۆ بە شێوازێکی زۆر زۆر سیر تەماشای فۆتۆ دەکەن، ینی ڕێزێکی وان نییە بۆ فۆتۆگراف و فۆتۆ، ینی زۆر بەلاوازی سەیری شتەکان دەکەن لە کوردستان. بەداخەوە ئەو پێشەنگانی ئەڵمانیاش کە کردومە پێشتر 2018 پێشەنگایش تایبەت هەر لە ناوچەی کەسایم بوو، ئەو ئێستا و پێشەنگا هاوبەشی تێدایە بە هاوکاری شارەوانی و شارەوانی گەورەی شتوتگارت سەپۆرتی کردبوو، چەند ینی بانکی ئەڵمانی و چەند شوێنێکی بازرگانی بوو کە سەپۆرتیان بوو. دواتر لە فەڕەنسا هەر لە 2018 پێشەنگایەکم کردەوە لەلایەن نوێنەرایەتی حکوومەتی هەرێم، سپاسیان دەکەم بۆ یەکەمین جار لە فەڕەنسا. دواتر هەر لە ئۆکتۆبەری 2018 خەڵاتی میدل ئیستم وەگرت، یونیڤەرسیتی میدل ئیست ئەوەی واشنگتن دی سی، بەڵێ بەڵێ واشنگتن بوو کە پێشبڕچێک بوو، بەشداریم کرد، سێم بوو، دوای فۆتۆیەکیشیان کرد بە شانازی و هەردوو فۆتۆش فرۆشرا بە سەرۆکی زانکۆی ئەمریکی لە بەیروت و سەرۆکی زانکۆی واشنگتن کڕیوێتی فۆتۆکانی من. ڕەوەند جەواد فۆتۆگرافەر لە ئەڵمانیا، زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین.
هەڵەوین یەکێکە لە نەریتە شارستانی و فەرهەنگیەکانی وڵاتانی خۆرئاوا بە تایبەتی ئەمریکا. هەرچی ئەکتەری زیندوو مردووە، هەرچی کەسایەتی سەیر و سەمەرە و ئەفسونگەری ناومێژ و حیکایەتەکانە، هەرچی زۆمبی و ئێسک و پرووسکی مردووەکانە زیندوو دەبنەوە و بەو ناوەدا دەگەڕێن. لە لۆس ئانجلس بە شێوازێکی نوێ ئاهەنگی هەڵەوین ساز دەکەن. دایکان و باوکان مناڵەکانیان سواری ئۆتۆمبیلەکانیان دەکەن و بەناو دیمەن و نواندنە سەمەرەکانی ئەم ئاهەنگی هەڵەوینەدا دەڕۆن. ئەم شەقامی هەڵەوینە لەلایەن کەناڵی فریفۆرمەوە پشتیوانی دەکرێت و هەر لە 4 ئەم مانگەوە کراوەتەوە بە ڕووی میوانەکاندا و ئەم شوێنە گۆڕەپانی مۆزەخانەی کەلەپوریە لە گەڕەکی مۆنتێستۆ هایتس لە لۆس ئانجلس. بێجگە لە نمایش و کەسایەتیە سەیر و سەمەرەکانی هەڵەوین کە بۆتە نەرید لە ئەمریکا، هاوکات ئەمساڵ ئیلهامیشیان لە چەند کەسایەتی سینەمایی فیلمە ترسناک و بەنێوبانگەکانی ژوەرگرتووە، وەک فیلمی مۆتەکەی بۆرتۆن پێش ئاهەنگی سەری ساڵ. یەکێک لە شانازیە جوانەکانی هەورامان نەبوونی توندوتیژی و دژایەتیکردنی کەسایەتی و توانا و جوانەکانی خانمانە. خانمانی هەورامان بەشێکن لەو مێژوە دێرینەی هەورامان و بەشداری ئەوان لە کارداری و ژیان و شارستانیەت و فەرمانڕەوایەتی و ڕاوێژکاریدا ڕوویەکی گەشاوەیە. لە سەردەمی یۆنانی کۆن تەنها پیاوەکان بۆیان هەبوو ڕاوێژکار و فەرمانڕەوا بن، بەڵام لە هەورامان ژیلای مەڕێ هەبووە و خانمان خاوەنی دەسەڵات و ڕاوێژ و خەمی گەورە بوون. تەنها سروشتی ناوچەکە نییە سەرنجی گەشتیارەوە و کەسانە ڕادەکێشێت کە سەردانی ناوچەی هەورامان دەکەن، بەڵکو پێکەوە کارکردنی ژنان و پیاوانیش بوونی ژنانی خاوەن پرۆژە لە هەورامان لایەنێکی دیکەی جیاوازی ناوچەکەیە. ژن لە هەوراماندا ئازادە و گەورە بە بچووک و ڕێگەگرتن لە ئازادیەکانی نییە. ژنی دەر زەمان جە هەورامانە هەر هەمیشە فکری ئازادش بێن، ژەنی یاگی وێژ بێنە لێ کۆمەڵگاکەێنێ وەروانێ تایسە جەورامانە ژەنی نەکوشێنە تایسە ژەنی سەر و ینی شخصیەتی کە شخصیتش مەڕیابە نەکوشێنە ژەن بە ژەن نەکریان کۆمەڵی چێویشفەنە نەکریانی وەروانێ ژەنی هەمیشە جا هەورامانە نازادە بێنە. ساڵانە لە کاتی تۆمارکردنی حاڵەتەکانی توندوتیژی دژ بە ژناندا لە هەورامان حاڵەتەکانیان هەر نین یان لە چەند حاڵەتێک تێپەڕ نابن. دەنگی ئەمریکا ئاماری دەمانگی ڕابردووی لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەڵەبجا وەرگرت. ئەوان دەڵێن هەورامان ناوچەیەکی ئارامە بۆ ژنان. لە سنووری هەورامان توندوتیژی ژنان زۆر کەمە. لە ماوەی ئەم دەمانگەی ڕابردوو تەنها یەک حاڵەتی توندوتیژی هەبووە لە ناحیەی بیارە تۆمارکراوە، ئەویش بە زووترین کات چارەسەر کراوە و کۆتایی پێهاتووە لە شارەدەی تێوێڵا کە ژمارێکی زۆر هاوڵاتی تیاژی هیچ حاڵەتێکی توندوتیژی دژی ژنان تۆمار نەکراوە. ئەتوانم بڵێم هەورامان پێشەنگە لە مەسەلەی توندوتیژی و لە نەبوونی توندوتیژی لە ناوچەکەیان. ڕەنگ بێت ئەم پێکەوە ژیانی و هاوڕێگەیەی نێوان ژن و پیا و مێژووی دێرینی هەبێت. لە هەوراماندا ئەنجومەنێک هەبووە کە دەسەڵاتەکانی ڕێخستووە بە ناوی ژیلا و مەرێ، کە ژیلا کەسەکە بووە و مەرێژ ئەنجومەن و شوێنەکە بووە. چەندین ژن نەک هەر لەم ئەنجومەنەدا دەنگیان داوە بەڵکو بوونەتە ژیلاش. لە هەورامان دیموکراسیان ئەوەی پێوترێ ژیلای مەرێ بە ناوی ژیلای مەرێەوە شتەکە جیاوازە. ئێمە باسی ئافرەتمان کرد لە ناو ژیلای مەرەیە کە ئەتوانین بڵێن دیموکراسیەتی دێرینی هەورامان و کووردە لەوێ ژنیش بۆی هەیە نەکەر دەنگ بە بەڵکو توانیوێتی هەم وەکو کاندید وەکو نوێنەری گەل لەوێ ئامادەیی هەبێ و بەدەر لەوە یەکێک لە قۆناغەکان ژن سەرپەرشتیاری ژیلێ مەرێ بواتە سەرپەرشتیاری پەرلەمانی هەورامان بووە. ئێستا ژن و پیا و هەرپێکەوە کاری باخداری و ژیان دۆستی بەڕێدەکەن. لە هەورامان ژنان و پیاوان ئەرکەکانیان دابەژنە کردووە، لەگەڵ ئەوەشدا ژن کوشتن و خۆسووتاندن و گەورە بە بچووک و چەندین دیاردەی دیکەی باوی نەشاس لە ناوچەکەدا نین. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجا. سەرباری بارودۆخی ناهەمواری کۆرۆنا و گرفتاریە سیاسیەکانی ئەو وڵاتە، بەڵام گەورەترین گروپە نەژادی ئەتیوپیا ئۆرۆمۆ بەدڵێکی پڕ لە ئومێد و گەشببینیەوە ئاهەنگی ساڵانەی سوپاسگوزاری خۆیان ساز دەکەن.
Oromo mezîntirîn grûpê ethnîkiyê Ethîopya ku li roja şembiya borî vîstevala salane a supasguzariyê Ereça pîrûz kir. Bi hebûna asayîşeka bihêz û beşdarbûna rêjeka êkcarkemiya xelkî ji ber rewşa alûza siyasî û belavbûna vayrûsa korona. ام همو لور کۆمبوون داکو جەژنا ئێرێچا پیرۆز بکن ji ber ku ew nasnameya qabîleya Oromiyayê ye. Ev cejin jê derê keyfxweşiya me ye, jê derê aramiya me ye. Berî vîstevalê bi sedan kes ji lay asayîşê ve hatine girtin û bi tawana plankirina hêrişên tîroristî hatine tawanbarkirin. û xelkê nava bajarê Addis Ababa yên ku masku cilkên spîn wekî rengê alaya herêmên Oromiya li ber da, bi kêmî 6 caran lêgeriyan li hemberwan hat kirin û li gel hebûna sayên polîsan li gelek navçan. እኔ የመጣሁት ያው የታወቀ ነው። ام ji bo pîrozkirina cejna Êrêça hatine vêrê. Êrêça bi zimanê me wateya roja spasguzariyê dide. Lê îsal ji ber vê rewşa niha me nikarîbû bi temamî vê cejnê pîroz bikin. Her sal bi sedan hezar kes beşdarî vê vîstevalê bûn. Lê ev sala rê hate dan ku bitinê çend hezarek beşdar bibin. Li dema ku Oromo mezîntirîn grûpa ethnîkî ye, ew derbirînê ji nehêlana givaştin û berberevkirina xwe dikin. û her wisa Serokkomar Abî Ehmed ku êkem serokê qebîla Oromo ye li welatî, ew rastî rexneyeka mezin dibît û qebîla Oromo dibînin ku ew karekê baş ji bo xelkî naket. Eger a kêmbûna beşdarbûna xelkê ji bo tenduristî û parastina me baştir e. Ji bo vê yekê kêm kes hatine daxwazkirin da ku beşdar bibin. Bi vî rengî mirovên ku cejnê pîroz dikin, dikarin xwe ji COVID-19 biparêzin. Em rêzê li amûjgariyên hikûmetê dikin. Ev vîstevala Êrêça li destpêka werzê baranê dest pê diket, ta ku di mahiya werzê dirînê. با بڕۆین بۆ ئەفغانستان. کیژۆڵەیەکی ئەفغانی سەرباری ئاڵنگاری و شەڕ و ململانیەکانی ئەو وڵاتە، بەڵام ئەو لە کابولی پایتەخت گروپێکی شاخەوانی دروست دەکات و بەسەر چیا سەرکەشەکاندا سەردەکەون. فاتیمە سوڵتان پاش ئەو چالاکیە بەنیازە گەشتکەن بەرەو نیپاڵ و بەسەر بەرزترین چیای دنیادا ئێڤەرستدا سەر بکەون. فاتیمە سوڵتانی 18 سالی دیگەلنۆ هەواڵên xwe xwe amade dikin bo rahinanên çiyavaniyê. Armanca min a serekiya we ku nîşa dinyayê bidem ku jinên Efxanî bihêzin, dikarin ew karên mêr dikin ew jî bikin. Ew bizavê dikin bo destkeftiyên mezin. Ji wan jî helkirina alaya Efxanistanê li ser bilindtirîn cih li dinyayê. Di plana tîma me de ku em bi ser Mîrsemîr re serkevîn. Paşî Everest bilindtirîn çiyayê dunyayê ye. Hêvîdarîn ku em wek êkem kesên Efxanistanî serkevîn. Li ser demê nexweşiya koronayê ku cîhan girtiye. Xanima Sultanî berdewam e li serketina çiyayên asê û bi zehmet li Efxanistan. Heta nûkê em bi ser çend çiyayeka serketîn, yê dumahiyê jî nûşax bû. ku dibêjin bi zehmettirîn çiyaya li cîhanê û bilindtirîn çiyaya li Efxanistanê ku bilindiya wî 7492 metrin. Pirsgirêka wan ya mezin piroseya aştiye di navbera hikûmeta Efxanistan û Taliban. Ku Taliban naxwazin jin bikevin karên civakî da. Daxwaza me ji Taliban ew e ku di piroseya aştiyê digel dewleta Efxanistanî vegerît û bi hêlî dikec di çalakiyên werzişî xwendinê de berdewam bin. Fatîma bi geştina hez û arzûyên xwe gelek kar kiriye. Li wan jî heft sala rahinanên cudoyê diket. Ev ru ez şanaziyê dikem ku Fatîme neb tenê cudwê dike lê ew ciyavaneka serketiye jî. Her wiha em şanaziyê dikeyin ku bi cudwê Fatîme bigehînin pileyên bilind yên weke ciyavaniyê ku werzişeka newiha sanahî. Di komelgeheka wek Efxanistanê da malbata wê nebûyne rêgir û dixwazin ew di spora xwe da berdewam bît. Lê her tim destên wan li ser dilê wan e. Em dimînin dema ku ew kesên ku bi nav û deng bûn yan jî hind xizmet kirîne ji aliyê Talibanê ve hatine terorkirin. Ev gelek min ditirsîne. Ew nahêlin ji malê derkevin. Herçend Taliban dibêjît ew hatine guhertin. Lê di belavokên wan da bi zelalî basê mafê jinan nekiriye.
خانمێکی نێجیری بۆتە خاوەنی کاردارێکی جیاواز پارچەی ئۆتۆمبیل و مۆتۆرسکیلەکان دروست دەکەن و بوونەتە جێی سەرنجی خەڵک چونکە ئەم کارداریە پڕزەحمەتە و پیاوان زیاتر دەیکەن بەڵام ئۆکاماکاو خانمە هاوڕێکانی زۆر بەکارامەیی و بەهێزەوە ئەم وەرچی کارداریان گۆڕیوە. ئۆکەماکا ئۆکۆیە دەڵێت خەڵکی سەرسام دەبن کاتێک دێن بۆ کڕینی پارچەکانی ئۆتۆمبیل و دەبینن ژنێک بەڕێوەبەرە. ئۆکۆیە کارداریەک بەڕێوە دەبات بەناوی فێمکۆ لە ناوچەی ئەنبارە لە وڵاتی نایجیریا. زۆرینەی کارمەندەکانی ئەم کارداریە ژنن کە پارچەی ئۆتۆمبیل و مۆتۆرسکیل دروست دەکەن. ئەو دەوێت پیشانی بدات کە ژنان هەمان توانای سەرکەوتنیان هەیە لە پیشەسازیەکدا کە پیاو تێدا باڵا دەستە. ژن دەتوانێت ئەوە بکا کە پیاو دەیکات و هەر کاتێکیش دەستی بە ئیشکرد دەتوانێت تەنانەت لە پیاو باشتر کارەکە بکە. حکوومەتی وڵاتەکە هەڵمەتێکی دەست پێ کردووە بە ناوی Made in Nigeria واتە لە وڵاتی نایجیریا دروست کراوە. مەبەست لەم هەڵمەتە کەمکردنەوەی ئەو پشتبەستنە گەورەی وڵاتەکەیە بە بەرهەمی دەرەکی و هاوکات داخستنی بەشێکی سنوورەکان وای کردووە خەڵکی ڕووبکەنە بەرهەمی ناوخۆیی. ئەگەر ئامێر بەکاربێنم دەتوانم لە ڕۆژێکدا 6,000 پارچە دروست بکەم. بەڵام لە ئیستادا بەدەستکار دەکەین لە کۆتایی ڕۆژەکەدا تەنها 1000 پارچە یان کەمتر دروست دەکەین. بەڵام ئەوەی ئۆکۆیە دەیکات بە باشی پێشوازی لێ دەکرێت. بازرگانی پارچەکانی ئۆتۆمبیل مایکل ئۆگبانی بە بەردەوامی 1000 پارچیان لێ دەکڕێت. ئەو دەڵێت بەرهەمەکانیان باشن و نرخیان گونجاوە. نرخی پارچەیەکی هاوردەکرا و 130 بۆ 140 نایرایە. بەڵام نرخی پارچەیەک لێرە 85 بۆ 90 نایرایە. سەیری جیاوازیەکە بکە. خەڵکی هەژار و دەوڵەمەندیش دەتوانن لێرە بیکڕن. ئۆکۆیە دەڵێت لە ساڵێکدا 6,000 پارچە دروست دەکەن. ئەو حەزی لەو کارەیە و دەوێت بەردەوامی بەکارەکەی بدات. چیرۆکنووس و ڕۆناکبیری کورد شێرزا حەسەن سێ پرتوکی خۆی بڵاو دەکاتەوە. شێرزا حەسەن خاوەنی دەیان چیرۆک و هەڵبەست و ڕۆمانە ئەمە بێجگە لە سەدان وتار و لێکۆڵینەوە و وتوێژی گرنگ نەکەر لە بواری وێژە و نووسیندا بەڵکو لە بوارەکانی پەروەردە و فەلسەفە و فەرهەنگیشدا. شێرزاد خاوەنی دنیایەکی جیاواز و ڕەخنە ئامێز و ژیان ئامێزە. ڕێباز مەجید بۆ زایەڵە لەبێ بوو. نووسری کورد شێرزاد حەسەن سێ کتێبی نوێی بڵاو کردەوە و لە مەراسیمێکدا لە کافێ کتێبی غەزەلنووس لە شاری سلێمانیدا ڕێوڕسمی ناساندنی بۆ ڕێکخرا. کتێبی یەکەم لەژێر ناوی جوانیەک لە تووڕەبووندا دیدارێکە بە تامی ژیاننامە کە هیوا قادر ئەنجامی داوە و دوو کتێبەکەی تریشی وەرگێڕانی منداڵێکی نوێی ئۆشۆ و حەقتە بزانی ژان پۆل مارتۆزە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵگەی ئەوەیە شکستی پەروەردە لەم مافیان شکستی مۆدەرنیتە و تازەگەری هەرچیەکی ناوی ڕۆشنگەریە کە سەرەتا لە 50-60ەکان هەناسەیەک هەبوو ئێستا کە شکست دێنێت هەمووی پێیوەستە بە پەروەردەوە. بەڵام من دەمێت لێەوە دەست پێ بکەم بە کورتی ڕەنگە کرۆکی بابەتەکەەوە بێت. ئێمە هەرچی زانستە سروشتی و مرۆییەکان هونەر و هەرچی لێقی ژانرە ئەدەبی و هونەری و فکریەکانە نایژمێرم خوێندمان تا ئێستا ژێر خوێنی. بەڵام ئەگەر تەماشا بکەیت بەداخەوە ئێمە یەک شتەیەکەن نەماوە ونا کەم کەس باسیەکە و هەمووشمان بە تایبەتی لەو ناوچەیە هەلەی نادەسێن بە زۆژاوە بە تایبەتی ئەوروپا زەندەقی چوە. لە میانی ڕێوڕسمەکەدا شێرزاد حەسەن تیشکی خستە سەر جێدەستی وێرانکەری مرۆڤ لەسەر زەویدا. لە ئەستێرەیە گەژین لە 65 ساڵ عمری ئەم سەرزەمینە ئەم ئەستێرەیە لە تەمەنی 65 ساڵی خۆی تا ئێستاکە لەو سەدەی 20 واتە لەو 60 یا 100 ساڵی کە باسی ئەو ئەکەین لەو ناوچەیە خوێندەواریات ئەرز ئەوەندە پیس نەبووە کەواتە ئێمە شتێک هەیە وەکو ئەو کەسەیە داربڕە حەزیرێ دارێک ببڕێت بەڵام لە لەقەکان لە پێشەوە لە ئەوە دانیشتوە لە وەکووا لە ڕێگەکە دانیش بێ کە درەختەکە دەبڕێتەوە ئەو لقا کە ڕایگرتووە کە ئەیبڕێتەوە بە مشارێک بە چەقۆی بە هەرچیە ئەو ملی ئەشتێ ئەکەوێت خوارەوە ڕێک ئێمە واکەین. لە ڕێوڕسمەکەدا چەندین نووسەر و وەرگێڕ و سینەماکار و هونەرمەند ئامادە بوون و شێرزاد حەسەنیش ئیمزای لەسەر کتێبە نوێیەکانی کرد بۆ ئامادەبووان. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. پیاوێکی کورد بە پۆشاکی کوردەواریەوە سەما و هەڵپەرچێ دەکات و لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا زۆر بەنێوبانگە و هەوادارێکی زۆری هەیە. ئەمیر چەلیک کە بە سۆفی عومەر بەنێوبانگە تەمەنی 65 ساڵە و پڕە لە ژیان و سەما و شادی بەخشین خەڵکی شەمزینانە لە هەرێمی جۆڵەمێک. عارف ئەسلان میوانی سۆفی عومەر بوو. لە باژارۆکێ شەمزینانە جولەمێرگێ ڕونوشمانێ بناوێ عومەر چەلیک کو وەک سۆفی عومەر تێناسین دناوا دەمێن داویدا bi sergovendiya xwe ya xweşik deng vedeye.
ڤیدۆیên Sofî Emer li ser torên medya civakî bi milyonan tê temaşekirin û parvekirin. Navdariya Sofî Emer li seranserê cîhanê belav bûye û herî dawiyê jî hunermendê Amerîkî Snoop Dogg ew li ser hesaba Instagramê parvekiribû. Me di nava gelê Şemzînan da xwegihan de gundê Sofî Emer Betkomê û guhdariya çîroka wî ya sergovendiyê kir. Aşkıliyatı men yol Emerê cahilîne heta biyet Emerê min nîzûke pêncê bî çelê bî Emerê min şiwanetiyê veçûn. Şiwanetî min hêla ez hatim li vê davatana ve nîsiyam dê kanalê televizyona Kurda jî li fêr bîmê. Herema Culemêrgê bi govend û cil û bergên xwe yên ciwan tê zanîn û ev çanda kurdewarî hê jî bi xurt tê berdewam kirin. Sofî Emer hezkirina xwe ya bo govendê wiha anî ziman. Xwedê gawak ez çûma tu nav gwendê da êdî ez hema xwe dibînim û xwe ez çi kesîke nabînim. Yani hindî heng keyfa min tê de heye. Sêpî jî zûr tê dixweşiya min, leyzûk jî zûr tê dixweşiya min ema zêde şêxanî. Car dê ve hekey, car dê ve hekey, car dê hû keve, car dê hû destê xwe lêkey, yani gûreyî miqam e. Sofî Emerê ku tim li dehwet û şahiya sergovendiyê gerîne 65 salî ye û ew govendgêrandinê ji bo xwe wek spîporê jî dibîne. Bor bike Emerê min wekî min gote te 65 sal Emerê min e, hevalên min hene. Emerê wan 50. Here berê xwe de yêr 50 Emerê min extiyartirê têne pêçam. Xwedê çünkü em min hindî ku Emerê xwe ev 3-4 sal ez pê dawatê em ev dawatê dikin wekî bû minekî spîporê em. Menfaatekî gelal olê dibînim. Sofî Emer herî zêde ji wan kesên ku li ser navê wî hesabên torên medya civakî vekirine acize û ew dibêje ku divê hezkiriyên wî ji bo piştevaniyê hesabên wî bişopînin. Da ku dahawtiyên wî yên aborî hebe. Sofî Emer herî dawî got ku ew dixwaze biçe dahwetên her derê cîhanê û di nava keyfxweşî, biratî û wekheviyê da govenda kurdewarî bigerîne. Arif Aslan, Dengê Amerîka, Culemêrg. ڕۆمانوسی گەورە گابرێل گارسیا مارکیز دەڵێت ئەوە ڕاست نییە خەڵک دەستبەرداری خەونەکانی خۆی بێت لەبەرەوەی پیر دەبێت نا ئەوان پیر دەبن لەبەر ئەوەی ناڕۆن بە دوای خەونەکانیاندا تا زایەڵە و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.